ئاگادەیە کۆمەڵێک گفتوگۆی جیاوازترکەین جا ئێستا چەند میوانێکی کەمان لە ئامادەن ئەوانی زۆر بەڕێز کاک شۆڕش عەبدولقادر وەکو ڕووناک بیرێک و هەروەها خات و بەهار حەمەد سەعید وەکو لایەنی هونەری قسەمان بۆ کات و مامۆستا ڕووناک ئەحمەدیش وەکو ئەو ڕۆژانەی کە ئەم بردومانە بۆ چۆن بەڕێوە چوە بۆ دوای ئەوە چۆن کەس و کار و خێزانەکان لە یەک ون بوون یاخو کەسیان نەدۆزیوەتەوە دواتریش میوانێکی کەشمانە بێت زۆر زۆر بەخێر بێن سڵاوتان لێ بێم کاتتان باش بەخێراتن. کاک شۆڕژ من حەزەکەم لە بەڕێستانەوە دەست پێ بکەم یعنی زۆر کاتێمە باسیەوەکەین کە ئەم شارە خاوەنی مێژوێکی دێرینە ئەدیبان و ڕۆشنبیران و شاعیران و هەتاوەکو کەسانی زۆر بەتوانە لە بوارە جیاوازەکانی ترا لە بواری ڕووناک بیریە تا چەند ئەم شارە توانیوێتی خزمەت بە خەڵکەکەی خۆی بکات. بەڵێ زۆر سپاس بۆ جەناب سپاس بۆ بەرنامە سپاس بۆ کەناڵی کورسات قسووری نەکردووە لەنەوە یەکەوە کە من لە فستیڤالەکان نبووم و وەکو نوێنەری لایەنێکی و نوێنەری فستیڤاڵی هەڵەبجەی شەهید بەشداریم کردووە کەناڵی کورسات ڕۆڵی زۆری بینیوە لە یادەکانی هەڵەبجەدا ئێستا سپاس بۆ برایانی مۆسیقا و برادرانی پشتی کامێرە بەڵێ جەنابی شارت و بەوەیە کە باسی من بەڕاستی بۆ هاتووم تا سەری ئێسقان گلەی لە دەسەڵات کە ئەم شارەی فەرامۆش کردووە هیچ خزمەتێکی کە ئاڵم دەسەڵات مەبەستم حکوومەتی هەرێمی کوردستانە مەبەستم پەرلەمانە مەبەستم سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانە مەبەستم سەرۆکی پەرلەمانی کوردستانە مەبەستم لایەنی سیاسیشە بە دەرەجەی یەک لایەنی سیاسی بەرپرسیارە بەرامبەر بە فەرامۆشکردنی ئەم شارە و مێژووی ئەم شارە لە ساڵی 1922 ئاڵای مەلیک مەحموود لەسەر قایمقامەتی هەڵەبجاڵ کراوە لە ساڵی 1945 حیزبی شوعی لە هەڵەبجا سەری هەڵاوە دەچهشتا ڕێخستنی پارتی دیموکراتی کوردستان لە هەڵەبجا سەری هەڵاوە لە ساڵی 54 ئیخوان المسلمین لە هەڵەبجا دروست بووە لە 59 حیزبی کاشک لە هەڵەبجا دروست بووە 63 زەعیم سەدیق هاتووە ئەم شارەی وێران کردووە ساڵی 59 کاشک دروست بووە ساڵی هەفتای یەکەمین حەڵقەی کۆمەڵی ڕەنجەرانی کوردستان لەم شارە دروست بووە بەرەبەرە ڕۆشتۆ وردەوردە تا ساڵی 74 شاری هەڵەبجا وەکو چۆن ئێستا پێڵەندەستە خوشکی شاری خوشکی قەڵاتزەیە لە 24 چوارە قەڵاتزێ بەر بردومانی بەعس کەوتووە 26 چواری هەڵەبجەیەکە گۆلە و شارانی کە بردومانی هەڵەبجە کراوە پاشان دوای ئەوە ڕاپەڕینی خەڵکی کوردستان دەستی پێ کردووە ساڵی 1970 گەڕێکێکی جوانی ناسک و نازداری هەڵەبجە بە ناوی گەڕێکی کانی عشقانەوە لە ئەنجامی ڕاگواستنی خەڵکی کوردستان و دەرکردنی لادیەکان بۆ هاتنشار خەڵکی هەڵەبجاڵ ساو بە مزاهاری کردو خۆپیشاندانی کردو دژی ڕژێم کانشقان بەر ئەوە کەوتۆ کە خاپر و وێران کرا هەفتاهشت خوێندکارانی هەڵەبجە قوتابیانی هەڵەبجە دژ بە عەربی بوونی خوێندن خۆپیشاندانیان کردو دژی ئەمە هەتاکو ڕۆشتۆ تا ساڵانی کیمیاباران کە لە ئێستا بە واتای وشە و بە فەخرەوەتوانی بڵێ هەڵەبجەی شەهید کە بەر بردومانی کیمیایی کەوتووە چێکێکی قەدەخەکراوی نێودەوڵەتی جارێکی تر ڕژێمی بەعەز لە شارێکی وەکو هەڵەبجا بەکاری هێناوە کە بووە هۆی سەبەبی کوشتنی 5,000 کەس مرۆڤ 10,000 برینار و پەکەوتەوەی کە خۆتان باش دەزانن لە مقابلەکان نەدیوتان برینار و پەکەوتەکە تا ئێسش دەرزی لە برینارەکانمان نەدرێ و ئاوارەبوونی 7,000 کەس بۆ دەرەوەی سنووری هەڵەبجە بۆرەوە ئێران دوای ئەوەش کە ساڵی 1970 خەڵکی هەڵەبجە دووبارە تووشی ئەنفال کراوین ئەنفالێکی تریش کراوین نوگرۆ سەلمان بۆ عەرعەر بۆ گردەچاڵی هەولێر ئەمانەمان پێکراوە بە سەرۆک تاکو ڕۆژی ئینتیفاضە کە ڕاپەڕینی خەڵکی کوردستان بۆ وەکو ئەتوانی بڵێ شۆڕشێکی گەورە بۆ ڕاپەڕینی خەڵکی هەڵەبجەش گەڕاوە سەر کەلاوە شڕەکەی و هاتوونەوە هەڵەبجە و دێژان بە ژیانیاوە ساڵی دوای ئەوە ئەو ساڵە 1992 شەڕ دەستی پێکردەوە شەڕی براکوژی لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستانی و پارتی دیموکراتی کوردستان بزوتنەوەی ئیسلامیش بەشێک بۆ لەو شەڕە ئەم شارە فەرامۆش کراوە لەلایەن هەموو ئەحزابی سیاسیەکان و تاکو نمونەمێتی هەڵەبجە سووتێنراوە لە بەربیر و ڕای جیاواز دوایەوە کۆڵم پاوڵ هاتووە سەردانی وەزیری دەروێ ئەمریکی سەردانی هەڵەبجەی کراوە پارێکی بەخشیەوە بە مۆنەمێتی هەڵەبجە بە قوربانیانی هەڵەبجە تاکو ڕوخانی دیزامی عراقی لە 2003ەوە خەڵکی هەڵەبجە هەمووە کۆڵ و کۆچ و بار و غەمێکی زۆرمان پێچاوەتەوە بۆ ئەم شارە ڕۆشتوین ئاوارە بووین و دەربەدەر و گردە چاڵ و هەولێرمان کراوە خەڵکانی هەولێر هاتون بە دەممانەوە لە زەمەنی دەسەڵاتی حیزبی بەعسا کە کەس نەوێتەرەوە لە شارێکی وەکو سلێمانیە خەڵکی هەڵەبجەمان کرێچی بووین لە سلێمانی کون بە کون گەڕاومان کرێکی هەڵەبجەیەکە خاڵۆزا و پرزا بۆ لەگەڵ ئەمین زەکی بەگی مێژوو نووسا فاتبەخان فاتەخان دایکی کاک نوزات و شێرکە و کاکراوە لەوێش دەریان کردوین بەڵام سلێمانی کردوێتەوە بۆمان و نیوەی شار نەگە ئەمە نیوەی کوردستان لە شاری سلێمانی جێگابەوە ئەمانی لێکراوە فەرامۆش کراوە لە ڕووی سیاسی بۆ یەک گلەی و گازت دەکارمان لە ئەحزابی سیاسی و دەسەڵاتی کوردی هەیە تاکو ئێستا چی کراوە بۆ شارە بابێت
زۆر بڵاو باشە مان دواتر کردو بۆ گفتوگوی زیاتر لەگەڵ بەڕێستاکەین باکاتی و خاتونانەش بەڵێ، نەخۆین ئێوەش زۆر بەخێر بن سەر چاوان لە تۆ دەست پێ بکەم خات و بەهار فیچەرێکمان بینی لەسەر ڕەوشی هونەر بەگشتی لە پارێزگای هەڵەبجە پێم خۆشە لە زاری بەڕێزیشتەوە کەمە قسەمان لەسەر ڕەوشی هونەر بۆ بکەین لە ناو پارێزگای هەڵەبجە چۆنە لە چ عەرسێکە زۆر سپاسی کەناڵە جوانەکەی کورساتەکەم و زۆر سپاسی مۆزیک شەنەکان و برادەرانی پشتی کامێراکەم هونەر لە هەڵەبجە پێش کیمیابارانی هەڵەبجە ئێمە ژیانێکی خۆشمان هەبوو ئافرەت ئەو کاتە زۆر ئیتر بە شێوەیەکی خێزانەکانمان یارمەتیان لە بواری هونەریە کار بکەین ئیتر هەڵەبجە شاری شاعیران بوو شاری معریفەت بوو شاری ئەدەب و ڕۆشنبیران بوو زۆر ڕاست ئیتر ئەو کاتەیە من هەر لە مناڵیەوە سەرای دەست پێکردنم لە قوتابخانە و لە چالاکی قوتابخانەکە دەستم کرد بەکاری هونەری وەکو گۆرانی بێژێک و وەکو شانۆکارێک دوای ئەوە پەرمدا بە پیشەکەم و لەگەڵ بووم بە ئەندامێک لە تیپی مۆسیقای شنێروێ لە هەڵەبجە ئیتر ژیانێکی زۆر خۆشمان هەبوو کار و چالاکی خۆمانە کرد فیستیڤاڵەکانی خۆمان لە شاری هەڵەبجە برد بۆ دەرەوەی شارەکانی هەڵەبجە بۆ ئێستا ئەستی بەشداریکردنی ژنان چۆنە لە چالاکی هونەریەکانە وەڵای ئێستاوەکو پێویست نییە لە هەڵەبجە سەردەمی پێش کیمیاویەکە کە هەڵەبجەیە ئەسڵەکانی لێبوو ئافرەت زۆر زۆر حڕ بوو بڕاتە بێ لە بەیانی و ئێمە چیت بۆ پرۆڤۆ و کاری هونەری نیوەی شەو براکانمان بە چراوە ئەو کاتە کارەبا زۆر کەم بوو هاتن بە شوێنمانە ئەیان بردینەوە لە هەڵی شانۆ هەڵێکی شانۆمان هەبوو لە سانەوی هەڵەبجەی کچان هەر لەوێ کار و چالاکیمانە کرد و نمایشی شەکانمانە کرد لێوێ دەست خۆش بێ ئەشمەلای مامۆستا ڕووناک ئەحمەد زۆر زۆر بەخێر بێ سپاس دەکەم سپاس بۆ کەناڵەکانتان کورسات سپاس بۆ ئێوە دەستیمان دووبوونتان دەکوشم ئەمڕۆ وەک شازەی سێ من هاتووم بۆ هەڵەبجە وەک ژنێک کە لە هەڵەبجەیا بووم و هەموو کار چالاکێکمان لە ناو هەڵەبجەیا بووە لە تەمەنێکی مناڵیە لە ڕێخستنەکانە بوویندا خۆ پیشاندانەکانە هەمووی پێشەنگ بووین ئیتر هەڵەبجە خۆشیشی تیا بووە ناخۆشیشی تیا بووە بەڵام ئازارەکانی کۆتایی نایەت هەتا ئێستش بەردەوامە بە من ئەو شتانەی کە هاوڕێکانم باسییان کردو بە من دووباری نەکەمەوە دێنە سەر ئەوەی کە ئیتر ئێمە خێزانێکی تێکۆشەر بوو براکەم پێشمەرگی دێرین بووە برایەکی کەم ئەمری بالقەرزی بۆ دەرچووە ینی داکیشم ڕێخستن دێرین بۆ خۆشم لە ڕێخستنەکان نابووم بەردەوام بووین ینی خۆشیشی تیا بۆ ناخۆشی تیا بۆ بەڵام ئێمە هەر ناخۆشیێک هەر خۆشیەکانمان پێخۆش بووە هیوادارم هەڵەبجە چەند جوان بووە هیوادارم هەر بەرەو جوانی بڕاتەوە و ئێمەش دڵمان پێخۆش بێ مامۆستا ئەگەر لە خەڵکی هەڵەبجە بیت و لە هەڵەبجەش نەبیت تا چەند گرنگە لە هەر ناوچەیەکی تربی بەڵام هەمیشە هەوڵ بێ خزمەتی هەڵەبجە بکەیت لە هەر شوێنێک بیت و ئەبێ خۆت بۆ شوێنە بزانیت کە کاری تیا ئەەکەی ئیشی بۆ ئەەکەی ئەجا ئێمەش وەکو هەڵەبجەیەکە لە هەڵەبجەیە بووین کە بڵین شانزەی سێ دەستی پێکرد ئەگەر بتوانین لێوە دەست پێ بکەین بۆ ئەوەی کە هەڵەبجە ئیتر تێکچوو دەنگۆیەک هات ناڵە و ئازار پەیدا بوو لە ژێ زەمینەکانە هەموو ڕامان کردە ناو ژێ زەمینەکان من ماڵمان لە گەڕێکی سەرا بوو بەڕاستی هەمومان چوینە ژێ زەمینەکانەوە هەمومان پەڕۆی تەڕیان بۆ هێنان ئەمە بە کورتی ئێمە باسێکەن لەوەی ماوەکەمان کوردە من ئەو ناگەدار بووم بەتانێکیان هێنا تەڕیان کە کردیان بە دەرگاکە یاوتیان ئەوە ئێستا یعنی دەنگۆ هات لە دەرەوە بۆمان ئیتر بە هەر شێوەیە وەرگیرا بێ گوێمان لە ناڵە و تۆپ باران بوو تیارەکان ئەهاتن بە دەور و پشتا بەڵام ئێمە لەو ڕۆژێ پێش کیمیایەکە ئێمە دەرچوین بەوەی کە برایەکەم لەگەڵ زاوەکەمان بە لۆریەک هاتن بۆ ژێ زەمینەکان یعنی داوایان لێکردن وەرن دەرچن خەڵک ئەترسانەیە توانی ئەوانش بە زۆر ئێمەیان بەر نیوەی خێزانەکەمان دەرچوین ئەو لۆریش وابزانم 48 بوو ژمارەکەی ینی خەڵک ئەترسا چەند ژێ زەمینێکی کەش ڕۆشتین ئەمان و وەرن ئیتر خەڵک سەرکەوتا لۆریەکە تۆزێ ینی پڕ بوو لە ڕێگایە پڕ بوو ئیتر خێزانێکی ئێمە عنی بووین بە دوو بەشەوە نیوەمان لە هەڵەبجە ماینەوە و نیوەشمان دەرچوین ئیتر بڵێن لە پردەکەی زەڵم لەوێ من خۆم بە چاوی خۆم عنی هێشت نەتەقیبەوە عنی تۆپ باران ئەکراین خەڵکم بینی بوو کە برینار بوو خەڵکم بینی بوو کە کوژرا بوو بێشکەم بینی بوو کە مناڵەکە کەوت بوو ینی ئەمانە کارەساتێکی زۆر ناخۆشە قەت لە یاد ناچێ
ئێمە بەرە و سلێمانی ڕۆشتین ئەو کە ڕۆشتینە ئەوەش کارە ساتێکی زۆر ناخۆش بوو بۆ ئێمە هەمووتان ئەزان هەموو خەڵکەزانێت چۆن بە دوای هەڵەبجەیەکانە گەڕاون. ئیتر ئێمە لێرە خەبەرمان بۆ ها لە هەڵەبجە کە باوکەم کیمیایی بەری کەوتووە و کۆچی دوایی کردووە. بەڕاستی ئێمە تەعزیێمان بۆ دانا و گریان و تر وەکو هەموو کەسەکانی هەڵەبجە. مامۆستا چیرۆکەکان بێگومان زۆر زۆرە ناگەر زۆر بەوردیش بچینەوە زیاتر ئەخیان کاتەکەمان کورتە سپاس بۆ تۆ ئێمە سپاسی ئەوە زۆر زۆر سپاس بۆەوە بە هیوای ئەوەی کە بەڕێزی وەکو ڕووناکبیرێک ئاماژەوە بە کۆمەڵی خاڵڵا هیوادارین بەرەو باشبوون بڕوە کامیشا ئێمە ئاڵێن لە فرمێسکەوە بۆ هیوا بتوانین ساڵ بە ساڵ بەرەو باشبوونی بەرین. باز بە بارێزگاربوونی هەڵەبجە و گلەی و گازندە و مامۆستا ئازادیان لەسەر کەناڵی تەلەڤیزیۆنی مقابلەیەکرد ینی هیچ نەکراوە بۆ هەڵەبجە کوێسا هەڵەبجە بە بڕیاری سیاسی کراوە بە پارێزگا و بە بڕیاری سیاسیش فەرامۆش کراوە بە بڕیاری سیاسیش دوورخراوەتەوە لە وەسعەکە. بەڕاستی داوا ئەەکەین بۆ بگەم ئاور کاکە ناتوانین ئێستا تیمی مۆسیقامان هاتۆتەوە بۆ هەڵەبجە لە هەڵەبجە مۆسیقا خۆی خۆبەخش وەکو کاگازات هاتۆتە بە خۆبەخشی ناتوانینەکە. هۆڵێکی شانۆیمان نییە مناڵەکانمان ڕۆشتون بە پارێزگاریان وتۆ لە ناحەز ناگەم ناو بڵێم داوای هۆڵێکیان کردو نەبوو ئەمانەما بکاکە ئەم شاری شاعیران و ئەدیبان و نووسەران بۆ شاری شاعیرانی لە شۆڕە سوار و قارەمان و نەتەوە و شۆڕگەری شەیدان کراوە بە پارێزگا هەمیشە هەڵەبجە لای ئێمە پیرۆزە هیوادارین هەموو لایەنە ئیدارەکان هەموو لایەنە پەیوەندیەکان توانن خزمەتێکی باشتی پارێزگای هەڵەبجەکان بەڵام لێرەوەیش لە حکومەتی عراقی و ئەمری بۆ دەرنەچۆکە بێتە پارێزگا ئەمڕۆ لامان ئامادە بوون مادوومان کردن خۆشی بۆ ئێوە برادران ئێوە پێم وا بێ کۆتا بەرهەمتان ئامادە کاک بڕیار ئەگەر کۆتا دوو بەرەمیان ماوە دوو بەرەمیان دواییان نەخێنە کۆتایی زۆر باش فەرموو. شەوێ کۆتری دڵێم باگرێت و بەرەو ناگێوە فڕێن لە پێشاندا لە سالووتکاداداد و ڕوو لە ئێوە ڕووناشەوی سەرشەقام سەرکۆڵە ناوماڵەکان لەگارم ئەمجا بەرە ڕوورەی دڵدا هەڵدە فڕێ هەڵدە بیتانەکە دەم قوربەتە سەختەمەوە بیتانەکە دەم ئازارە بێکۆتایی و بێبێنەوە بیتانەکە ئارەزووی دیدارتانەکە ئارەزووی دیدارتانەکە بیتانەکە
هەموو شەوێنە جاری ئەم غوربەتە شەبکێ گوڵی سوراچێنێ بۆ ناو گوڵداری شارەکە هەموو شەوێن دێملا دەرگای دڵکانەدا هاوارەکە بیتانەکە هەموو شەوێ کوردی دڵێم هەڵدەفڕێم لە لای ئێوە لەنگارەگەرێ هەر لای ئێوە شەبێ بمرێ هەر لای ئێوە شەبێ بمرێ بیتانەکەم 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 دەستان خۆش بێ سپاس بۆیە دەستان خۆش بەڵێلانە لەگەڵ بینەرانە بەردەوامە بین یەکێکی تر لەو خانمانە کە ئێستا لای ئێمەیە من حەز ناکەم هیچ شتێکی لەسەر بڵێم بەڵامە چینە لای خۆی ئەویش خات و پەیمانە ئەگەر هاوکارانم خات و پەیمان پیشان بە نوێنەیەکی بەدەستەوەیە خات و پەیمان زۆر بەخێر بێت بەخێر بێ پێمان زۆر زۆر سەر چاوان کیمیابارانی هەڵەبجە مەشوەکو کەسوکاری هەڵەبجەی مەوە قساکە بەخێر بێستەر چاوان پێمان بڵێ چیرۆکی ئەم وێنەیە چێ بەدەستەوە ئەمە دایکمە ئەوەش باوکمە ئەوەش باپیرمە ئەوەش خوشکەزانە ئەمە دایکمە ئەم مناڵە بچکۆلە لە بێشکا بوو دایکم بڕوات ئەم مناڵە لە بێشکا دەربێنێت بیباتە ژێر زەمی تر باوکش برینار نەبوو چوو دایکم بێنێت دایکم برینار بوو کە برینار بوو باوکم دایکم لە خەیاڵی لای مناڵەکە بوویتی با بچ مناڵەکە بێنە وتر نەیتوانی دایکم برینار بوو زۆر سەخت باوکشم برینار بوو کە دایکم کەستە ژێر زەمینەکە و دوایی باوکم برینار بوو لێرە و پارچە بەریکە و لێرەش تومانە منیش تەمەنم 16 ساڵ بوو ئەم خوشکەزانم لە بێشکا بوو ئیتر ئەم باپیرێشم هاتنانی نیۆڕۆپا ئیتر وا ڕێککەوتنانی نیۆڕۆمان نەخواردوو کیمیابارانە و قەسفی کردبوو ڕۆحیان شاد بێ تەمەنی ئێوە درێژ بێ جا پێمەڵەن خات و پەیمان نزیکی 34 ساڵە برنج و چای نەخواردو بۆ بەڵێ ئەڵەن 34 ساڵە برنج و چاو نەخواردو بۆچی بۆچی وڵای لەبەر دایکم و باوک ڕۆحیان شاد بێ جا منیش ئەم مناڵە کە لە ژێر زەمینەکە بووین دایکم ئاڵتون شتی پێ بوو کە برینار بۆ جلەکانم ئینکە باوکم تێنەیە گەشت دوایی باوکم دایکم بردیان بۆ گریام لە ژێر زەمینەکە باوکمیان برد بۆ وتیان دایک دەبین بۆ خەسەخانەگەڵ باوکمە برینار ئەم دیمەنانە هەمووی بەبەردەمی خۆتۆ ڕۆیەوە بەڕاستی ئەم ئازارانە زۆر قورسە ئومێد دەکەین بە باسکردنی ئەمانە بە گێڕانەوەی ئەم یادەوەریە ناخۆشانە تۆ هێندەی تر دڵگران نەکەی داوای لێبوردنە لەکەین بەڵام ئەمە تۆزە باسی ئەومان بۆ بکەی بۆچی تۆ لە دوای شەیدبوونی دایک و باوکت و کەس و کارتەوە برنج و چاو نەخواردوە لەبەر چی؟ وڵی دایکم زۆر دایکم برنجی لێ ناوە حەزم لە برنج نەماوە لەگەڵ چایە حەزم لێنێ لەوە ڕۆژۆ نەخواردوە لە دوای کە بەدەستی دایکە نەخواردوە نەخواردوەوە دەستە خۆش بێ ڕۆحیان شاد بێ ئێمە زیاتر نامانەوە ئەم ئازار ناوەش بۆ لە تۆ بێشکا دروست کرم پێی یابوو کە هاتنەوە جا منیش بەتەنیا یعنی توانام نەبوو خۆندەی لە پێکەم لە تەمەنی 16 ساڵیە بێ دایک بێ باوک بێ کەس ینی ڕۆژمە دەرەوە ئیتر نەمەزانی چۆن چۆنی بەرەو ئابابێلێ ڕۆشتم دوایی چوم بۆ کەنگاوەر دوایی خۆشم برینار بووم چوم بۆ خەسەخانی ئیمام خومەینی تر لەوێ دەست مامۆسا ئومێد لە تیپی مۆسیقای شنوورێ خۆم لە تیپی مۆسیقای شنوورێ بووم سوڵپە منی دی وتیەوە چیەکەی لێرە وتم وەڵای چی بکەم ئەوە دوو مانگە باوکم نەدۆزی بە تۆمانە ئیتر وتی هینە وەڵا باوکتم لەگەڵ لەم لە کەنگاوەرە باوکم دۆزی و وتم ئەی دایکم کوانێ وتی تۆ باسی دایکم مەکە ئیتر دوایی وتیان ناڵەکە لە بێشکە کرم تێیاوە باپیریشم هەر خۆم بە زیینوێتی بەجێمێشت وتی پەیمان بەجێ مەیەڵە
منیش مناڵ بووم ومانە تر وتم ئێستایەمەوە چم بۆ خەسەخانە بۆ لای باوکم و دایکم تر باپیریشم وتی تۆ پرداخی ئاوم بەرێ نەمتوانی بێمێ تر منیش یعنی توانام نەوجودێنە ڕحیان شاد بێ بێگومان ئێوە خانەوادەکەتان شەیدی زۆرتانەوە بە تایبەتی دایکت ئێوە هەمیشە توانیتانە بەو ئازارانەوە بەڵام ئێمە هیوادارین ئازارەکانت کەمتر بێتەوە بەڕاستی ئەمە جێگەی داخە نەک بۆ تۆ بۆ هەمومان ینی تۆ دایکی هەمومانی تۆ کەسە جوانەکەی تۆ لە هەواڵەخانەکەم لە ڕێگا منی بینی کە دراسی ماڵی پورێت دوو مستی لەو مولانکێکی یامێ وتی بینی کە من هەموو گیانم خوێن بوو نەمتوانی وتی قەیناکە با هەر پێ بێت دایکمە هەموو ئاڵتونەی پێ بوو هیچی بۆ دەرنەچوو بەداخەوە داخەوە دەست خۆش بێدایەکەمان زۆر زۆر خۆشحاڵ بین کە لایمە بوویت دووبارە سپاس سپاس بۆ تۆ سەرکۆ ئێمە هاتینە کۆتایی ئەم پرۆگرامە تایبەتەمان کە تایبەت بوو بە 34 ساڵەی یادی کیمیابارانی هەڵەبجەی شەهید لێرەوە سەری ڕێزوونەوازە بۆ هەموو شەهیدان دانوێنین هەروەها ئومێدی زوو چاکبوونەوە بۆ ئەو بریندارانە خوازین کە لەو کاتانەیە بەهۆی بەرکەوتەی چەکی کیمیاییەوە تووشی هەر گرفتێک بوو بێتن ئێمە وەکو دەستگای میدیایی کورسات پرۆگرامی ترمانە بێ لە کاتژمێردووە توان بینەرمان بن بەڵام ئێستا لەم پرۆگرامیان ماڵئاوایتان لەکەین بە پارچە میوزیکێکی ئەم برادرانە کۆتایی بە پرۆگرامی ئێستا کاتێکی خۆش بووە لای خۆمەوە سەری ڕێز دانوێنم بۆ تەواوی شەهیدەکان و لە ئێستەیە کاتی بەرەو نزیک بوونەوەی کاتی هەستانی هەڵەبجاڵەسین بەڵێ چەند خولەکێک پێکەوە ئەوەستیم بۆ گیانی پاکی شەهیدان لە کۆتا لەگەڵ هاوڕێیان و لەگەڵ خات و پەیمانیشە دەستان خۆش بە فەرمون بەڵێ خۆشەویستان ئێمە لەگەڵتان بەردەوام بووین و هاتینە کۆتایی پرۆگرامەکە و جارێکی تر سەر ڕێز بۆ هەڵتەواوی شەهیدەکان دانوێنی وەکو هاوکاری شملانە ئاماژەی پێ ئێمە وەکو دەستگای میدیایی کورسات لەم پرۆگرامە تایبەتەیە و لە کاتژمێر دووە یەینەوەلاتان ڕاستە و خۆ کە بتوانین کۆمەڵی چالاکی و کۆمەڵە میوانی کەمان هەبێ کە لەگەڵ تەواوی هاوکارانمان گفتوگویان لەسەر بکەن لە لایەنە جیاوازەکانە ئێمە کۆتایی ئەم بەشی پرۆگرامەمان بە بەرهەمێکی تری ئەو گروپە جوانە بێ فەرموو Thank you.